سڵاتان لەبێت بینەران و بیسەرانی بەڕێز ئێمە ئەمڕۆ لە شاری لەندەنین دروست لە بەردەم باڵێۆزخانەی عێراق مرزگار محەممەد پامێری داکۆک بۆ ئەمڕۆ دەخراوی داکۆک ئەستاوە بە ئەنجامدانی گرتبوونەوەیەک دژی بەرفراوانکردنی دەسەڵاتەکانی حەشدی شعبی بە هیوام بە زووترین کات حەشدی شعبی دەسەڵاتەکانی کۆتایی بێ و بە زووترین کات ئەو یاسایە پەیڕەو نەکرێت ئێستا جەسمەلای ئەندامانان و چالاکوانان لێدوانیان لێوەردەگری سڵاوت لێبێ پامی بەڕێستانە ڕۆچیە بەڵێ سڵاو بەڕێزم پامی ئێمە ئەمڕۆ ئەوەیە لە دژی میلیشای حەشتی شعبی هەساین بە کۆبوونەوە بە ئەنجامدانی ئەم خۆپیشاندانە ئەمەوێ بە چەندێرێک بە چەند ئامارێک بیری هەموو کوردی بخەمەوە کە تاوانەکانی حەشت شعبی چێ بەرامبەر بە کورد لە 2007ەوە هەتاوەکو ئێستا زیاتر لە 4500 هاوڵاتی پێشمەرگە بەدەستی حەشت شعبیەوە کوژراون زیاتر لە 22,000 ماڵ و هاوڵاتی کورد دەربەدەر و بێ ماڵ ئاوارە کراون زیاتر لە 2650 ماڵ سوتێنراون تەکەنراونەتەوە ئەپرسم ئایا ئەوەی حەشت شعبی کردی هەمانش نییە ئەوەی کە حەزبی بەعز بە ئێمەی کرد تەنها داوام ئەوەی لە ڕێکخراوەنی دەوڵەتەکانی جیهان هەستن بە هەڵشاندنەوەی ئەم هێزە و چیدی تاوان نەکەن دژی گەلی من هێمن غەیب ڕەحمان ئەندامی ڕێکخراوی داکۆک لێرە کۆبووینەوە لە بەردەم سەفارەتی عێراق دژی دەسەڵاتی زیادی حەشدی شعبی لە عێراق کە لەلایەن ئێرانەوە ئەم هێزە دامەزراوە و دەستیان سوورە بە خوێنی هەموو نەتەوەکان کورد و بۆ ئێمە لێرە کۆبووینێتەوە داواکەین ئەو هێزە هەبوو فامی ئێمە ئەوەیە ئەمڕۆ گربوونێتەوە لە دژی بە ملیشاکردنی حەشتی شعبی و حەشتی شعبی لە ناوچەکانی عێراق خەڵکە کوژن و خەڵکی سیڤیل ئەکوژن بەڕاستی ئەوە کارێکی ناڕەوایە و کارێکی خراپە دوور لە مرۆڤایەتیە و لە 2014 ئەمان دروست بن بە بۆنەی ئەوەی کە شەڕ لەگەڵ داعش بکەن بەڵام داعش لە 2007 تاوا بوو نەما ئەمان هەرماونەتەوە لە عێراق ئێمە ئەمڕۆ وەک ئەندامی ڕێکخراوی داکۆک هەڵساین بە ئەنجامدانی گرتبوونەوەیەک دژی درێژکردن و بەرفراوانکردنی دەسەڵاتی حەشدی شعبی کە لە 2014 دامەزراون کە بەداخەوە ئەو هێزە هێزێکی میلیشای سەر بە شیعی عێراق و ئێرانن کە بە هیچ شێوەیەک فەرمان لە حکوومەتی عێراق وەرناگرن بەداخەوە کار و چالاکی ئەو گروپە تەنها تێکدان و ڕەفاندن و داگیرکردنی مولک و ماڵی خەڵکە بەبێ هیچ یاسا و ڕێسایەک چەندین ڕۆڵی ئێمە و وڵاتەکەمانیان شەید ئەمڕۆ لێرە کۆبوونەتەوە ئەندامی ڕێکخراوی داکۆک بۆ دژایەتیکردنی ئەو پرۆژە یاسایی پرۆژەی حەشدی شعبی کە قرارە لە پەرلەمانی عێراق تێبپەڕێندرێ هیواداری کە تێنە پەڕەنجێت و بە هەموو شێوازێکی دژایەتی ئەەکەین کە تێنە پەڕێندرێت لەبەرەوەی ئەگە تێبپەڕێندرێت وەکو سووریا وەکو ئەو شانە ئەو شەڕێکە لە سووریا ڕۆیان لە عێراقیشا دروستە بێت چونکە لە سووریا وەکو ببینین سەرۆکۆماری سووریا کەسێک بووە کە پێش تیرۆریست بوو لە لیستی تیرۆرا دەرکراوە بووە و ئاژاوە دروست بووە بۆ بە ئەمەش لەبان بە هەمان شێواز لە عێراقا بووە ئێمە ڕۆکخراوی داکۆک هەستان بەگرتبوونەوەیەک دژی دەسەڵاتەکان بەفراوانکردنی دەسەڵاتەکانی حەشدی شعبی کە بەڕاستی مەترسیەکی گەورەیە ئەگەر ئەم یاسانە لە دەستوری عێراق جێبەجێ چونکە عراق و هەرێمی کوردستان بەدەستی توندوتیژی تایفیە ناوەی ئەمانەش ڕێکخراوێکی مەذهبی توندوتیژ و هیچ ڕێگریان لێ بکەن ئەندام و چالاکوانی ڕێکخراوی داکۆک هەستاین بە دروستکردنی خۆپیشاندانێک لە دژی بەرفراوانکردنی دەسەڵاتی حەشدی شعبی لە عێراقدا کە بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندی کوردانیە بەتوندی ئیهانەی حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان دەکەین بەتابەتی هەرێمی کوردستان کە هیچ قسەیەک و هیچ لێدوان نەچەندە سەبارەت بۆ بابەت ئەمڕۆ شواردەی 2025 لە بەردەم باڵێۆزخانەی عێراق لە لەندەن وەکو چالاکبووان و ئەندامی ڕێکخراوی داکۆک گربوونێتەوە بۆ ئیدانەکردنی بەرفراوانبوونی هێزی میلیشیایی حەشدی شعبی کە دەستی سوورە بە خوێنی کورد و سونە ئێمە ئەمڕۆ لێرە ئامادەین بۆ ڕەتکردنەوەی بڕیاری چەسپاندنی حەشدی شعبی لە دەستوری عێراقی و لە یاسای عێراقیە چەکدارانی حەشدی شعبی کۆیلەی ئێرانن ئیشەکەن بۆ بەدەستهێنان و بەدیهێنانی ئامانجەکانی ئێران ئەوان تیرۆریست و لە یاسا دەرچوون ناکرێت و نابێت هێزێکی وا تاریکپەرست بە فەرماندەی فالح فەیاز و قەیس عەلی و ئەم سەرکردە نەعلەتیانە جێگر بکرێت لە دەستوری عێراقی و ڕێگری بکرێت لە هەڵۆشاندنەوەی بۆ هەمیشە ئەم هێزە گەورەترین مەترسیە بۆ داهاتووی کوردستان لە ئێستاشە گەورەترین مەترسیە بۆ هاوڵاتیانی کورد و سونە مەزهەب کوردبوون و سونە مەزهەب بوون بەسە بۆ کوشتنە لەلایەن حەشدی شعبیەوە
من وەکو ئەندام چالاکوانی ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ خۆپیشاندانێکمان ئەنجامدا دژی یاسای بەرفراوانی حەرجی شعبی لە هەرێمی کوردستان و عێراق دەمەوێت لێرەوە بڵێم کە نابێت بە هیچ شێوازێک هێزێکی تیرۆریستی ناسێنرا و دەسەڵاتدار بێت و نابێت حەرجی شعبی کۆیلی ئێران بوونی بمێنێت و نابێت خەڵکی مەدەنی لە هەرێمی کوردستان و عێراق لەژێر دەسەڵاتی حەرجی شعبیدا بێت نەفرەت لە حەرجی شعبی نەفرەت لە دەسەڵاتدارانی حەرجی شعبی. ئەمڕۆ 14 2025 هەستان بە گردبوونەیە وەک ئەندام و چالاکوانی ڕێکخراوی داکۆک دژی ئەو بڕیارێکەوە بەرفراوانبوونی حەرجی شعبی ئێمە کاری لێرەوە سەرکۆنی ئەو بڕیارە وەک چالاکوانانی کورد لە بەریتانیا و ئەندامانی ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ لێرە کۆبوونەتەوە دژ بە جێگیرکردنی پرۆژه یاسایەک لە پەرلەمانی عێراق بۆ فراوانکردنی دەسەڵاتی هێزەکانی حەرجی شعبی کەوانە هێز و گروپ و میلیشیایەکن دوور لە هەموو بەها و پرەنسیپێک کاریان زوڵم و ستەمە لە هەموو ئایدۆلۆژیا و مەسەب و ئاین و بیر و باوەڕێکی جیاواز لەوان بەتایبەت لە هاوڵاتیانی ناوچە کوردستانیەکانی ژێر دەسەڵاتی خۆیان کە قوربانی سەرەکی ئەو هێزە مەترسیدارانن ئێمە بەتوندی دژی درێژکردنەوەی وەزیادکردنی هێزی ئەو گروپە میلیشیانین و داوای دەست بە جێڵبەشانەوە ڕاستەکەی بە پێ و هەواڵانەی کە لەم دوانەدا بڵاو کراوەتەوە لەلایەن ئاژانسە جیهانەکان و حەرجی شعبی میلیشیا هاوشێوەکانی دانێت لە پەرلەمانی عێراق شەرعەتی خەڵک عێراق بدەن بە خۆیان بەڕاستی ئەگەر ئەم داواکاریان سەر بگرێ عێراقیش دەبێتە سووریا و لوبنان و یەمەن وای لێدە میلیشیای حکوومەتی عێراق بکات ئیتربوونی یاسا و ڕێسا نامێنێت بۆیە بە هەموو شێوەیەک بەرەنگاری ئەم داواکاریات دەبینەوە پێویستە هەموو ڕێکخراوەکان هاودەنگ بن لە دژی ئەم کودەتایە کە بەتەمان بەسەر عێراق بیسەپێنن بە تەواوەتی دەست بگرن بەسەر عێراقدا و هەموو شتێک لەژێر کۆنتترۆلی خۆیاندا بێت کەواتە عێراقیش بە تەواوەتی دەبێت وڵاتێکی میلیشیایی وەک سووریا و لوبنان و یەمەنی لێدێ کە بڕیارەکان لە وڵاتی ئێرانەوە دەردەچێت کەواتە وڵاتی عێراقیش هیچ سەروەرەیەکی نامێنێت و دەبێت وڵاتێکی ژەردەسەی ئێران زیندوترین نمونەش کە لەم دوانەدا میلیشیای عێراق دوور لە دەسەڵاتی حکوومەت و یاسا بۆمبارانی کێڵگە غازیەکانی نەوت و غازەکانی کوردستانیان کرد کە لەم شەرعەتدا نەبێتە گەورەترین مەترسی بۆ سەر پێکاتەکانی عێراق بە تایبەتی کەمینەکان وەک کورد و تورکمان و یەزیدی و مەسیحی کە مافەکانیان پێشەل دەکەن. ئەمڕۆ هەستاین بە سازدانی گربنەوەیەک بە سەرپەرشتی ڕێکخراوی داکۆک دژی فراوانبوونی عەشدی شعبی دەسەڵاتی عەشدی شعبی تایبەت عێراق و تایبەت هەرێمی کوردستان. ئێمە چالاکوانان لە ڕێکخراوی داکۆک پەیامی ئێمە ئەوەیە ئیدانەکردن و پرۆتۆستەکردنی کردار و ڕەفتارەکانی حەرجی شعبی لە عێراق بەتایبەتی ناوچە کێشە لە سەرەکان کەرکووک و دەوروبەری و وەستانە و دژیە و یاسایی کە لە پەرلەمانی عێراق بڕیار وایە پەسەند بکرێت و بە هەموو جۆرێک ئیدانەکە کۆندامای ڕێکخراوی داکۆک هەستاین بە ئەنجامدانی ئەم گربوونەوەیە ئامانجیش لەم گربوونەوەیە دەربرینی هەڵوێستمانە دژی و پێشێرکاریەکانی حەرجی شعبی و داوا لەلایەنی پەیوەندیدارەکەین کە بە زووترین کار بێنە سەر خەت بۆ چەککردن و دادگایکردن و سزادانی تەواوی بەرپرسەکانیان ولێرەشمە پامێ بعربی بگەێنم ڕاست خۆ بۆ حەرجی شعبی رسالة إلى الميليشيا الحشدية الشعبي نحن والأكراد نشاهد أفعالهم ولن نتوقف حتى يتم عاقبتكم أشد عقاب.